خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕانی خۆشەویست بەخێر بێنەوە پارتێک دریستنەوە ڕەنەر و تاقیکردنەوەی سیارەیەکی تازە و عەجیب کە تازە هاتووە. خۆم زۆرم حەز لێتی ئێستاش هاتووین تاقیکەینەوە و بزای هیوادارم بە دڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن. ئەوەش هاتینەوە لای پاتڕۆڵ، شێرە پاتڕۆڵ سوپەر سەفەری مۆدیلی تازە هاتووە. ئەمە هەر کە ئەیەنیت کە ئەیکەڕیت لە گەراجەکە دەریێنی ئاوایە. ئەها بیلەکەی زۆر جوان و عەجیبە، هەر خۆی زۆر قورس و زۆر جوانەها پانوەتەوە بە عەرزەکەیە تایەکانی. سەرێکی ڕکۆردکەمەوە تا جا ئێستا حازرمان کردووە ئاوە ئەڕۆم ئەو چێڵی خەریکە ئیش ناگە، سەوتیشی زۆر خۆشە. ئاوا ڕۆین ئەین لە هەورازەکە بزانین تا چەند ئاڕۆت و دوێ ئەوە ژێنی کە دەستکاریم کردووە و فول بە قووەت بزایکین تا چەندێک فەرقیانەیە و تا چەندێک بە قووەتە و ئەو بۆیە قورسە قورس زۆر قورسە. نایکە زۆر خاوە بڵێ ئەوی تریژە بێ زۆر قورسە لەگە خاویشە خاو نادام هی پەیوەندی بۆ هەیەیان ئەنا بەفرەکەشی زۆر نییە. کاتەکەی بگۆڕی زامپیا هەڵەگەڕێت داوای لێوە نەگەم شتێ پەڕیە قڕگم خاوە. ئەمە وەکو سیارێکی دریتە وڕێک بەم جۆرە بوو لە تەختاییە خاوە، بەڵام بۆ هەورات زۆر بەقووەتن. لە هەورازەکە سریعتر ڕواها نەکەی 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 دە بەگدانێ لە قورسەکە بەگدانانێ زام ناڕوات هەر بە زۆر وەڵا یەک تۆزیتر سەریع بووە ئەڕۆی بەس خاوە خاوە ئەگەتە هەورازەکە و پێشی هەڵدەسێت سەی لێرەوە چۆن ڕم هامە ئەمانوت لێرە چۆ حسابە هەنێ سیارە بڕوات. ماشەڵڵا لێبێ بۆ هەوراز زۆر بەقووەتە. هەر ئەمە دەستکاریم نەکردووە هیچ، هەر ئاوە کڕیمە هێنامەتە دەرەوە. با بڕێن بۆ دەستکاری کراوەکە هەر تۆزێ ناڕەحەتی جێگە دەی هیوادارم ئەمە سەریع بێت. ئەشەوە بڵێ مەسەلا گێڕەکە بێت هەر خۆی خاوە یەک دەقات دەستکاری گێڕەکەی بکەین. دەم سەریع ئەڕوات لە جادەیە باشترە سەریعترە. نەکەی نەکەی هەنا سەریعتر بوو. ئەو هەنێ سیارە گێڕەکەی کێشیتیایە ئەو مێک زەمینەکەی ئەوەی دەبڵ کابینەیە هەروایە ڕێک ئەیخوا ئەیخوا ئەو چۆن ناڕۆ بەجدیدانە بابیان بە قورسەکە وزا مەڵێکی
والله هەر بە یەکەم ڕاڕۆی ئاگاتان لێیە ماشەڵڵای لێبێ بە قووەتە بابا یەک داونێم قووەت لە خۆی با بیبم بۆ جێی هەموو تێستی سیارەکانەها ئەمەی پشتەوە نزیکترە ڕێکۆرد تاوە تاوە سلو کار کلوب یعنی چی ماشەڵڵای لێبێ هەر ئەڕوات گوێ بە بەرد و چاڵ و ئەم شتانە نایە ئەمە هیوادارم لە ئەپدەیتی داهاتوو زیاتر دەستکاری بکرێت و گێڕێکی بدەمرێت زیاتر سەریع بێت ئەمەش خراپ نییە باشتر بوو والله هیوادارم شتی زیاتریش ئەگەتان لێ مام شێر ئەوە قەفڵیش نییە مامە هەر لە ئەوتۆکەیە هەیە ئەم تۆزە ئەم دارانن ئیزعاجیان کردووە ئەمە قوڕەکەیە ئەمێ تۆزە قوڕی تێوەچێت تێوی ناچێت بەفرە ئەو قوڕەکەیەوە بزە ئەوێ تۆزە چاڵ بە چاڵی ناگا زۆر تێسینە ئایا بکەم بەس ئەمە زۆر قوڵە دوو سێ جار لێمە سیارەی تیا دەرنەچووە بابی کوژێنمەوە لەو حاڵەتانەیە کە سیارەتان دەگەوێتەوە ئەو سیارە کوژێنەرەوە بوو وینجە ڕایکێشە هەموویان سوگان ڕاستن حەیف سوگان چەپ بێ زۆر جوانترە خەری وەڵگەڕێ وەریابە شوێنێکی تریتیانی ئەم بەردانش خۆشن ئەمە کەم سیارە لێوێ ڕوات زامەڕات قەفەڵ یەک تۆزی مابوو ناڵێ لانس وەرگرەی ناڕوات چۆن ناڕۆگاڵتەم لێت لەم کامە جادەگەیە
ناكەی هەڵ نەگەڕێتەوە. من لەگەڵ مۆنیکاکەی بیان بێ بۆ ڕاکێشانی بار ئەو لەو خۆشیە لەو بەقووەتیە. چان بێتە بڵعکسە ئەڕوات ئەڕوات زۆر قورسە. ئەها ئاگاتان لێیە ناگاتە قوڕەکە تۆزێ قوڕە خڵاوە سەری چایە. ئەها سەیکی بە قوڕاوی کە جوانە. ناچەقێت ناچارین بەزە قوڕاویکی. با لێرەوە بزانین شوێنێکی تری دیانە زان بۆ سەریعی چۆنە و چییە کە ئاگاتان لێیە مامە کە جوان ئەنیشە. ئەرە وەڵا دەبڵەکەی تەقی سێکە نزم ناشرینە. هیچی نەما دەبڕۆ دەی لەناو بەفراگەی خێرا پاکێکە بۆ سەریعە چونکە زۆر فەرتەناژ لێیە. بەبێت دەبڵ بە تەختی زایەکی نەڕوا کورێ ئەڕوا چۆن ناڕوا. سیاری وا بەخواتم نەدیوە بۆ شەق و شەڕیەش. ئوف لەو فیلێکس و تەتیواتە باشە چۆنەوە ساڵە کۆتایی پێ بێنین لێرە ئەوتم با تازەی کەمەوە تۆزێ جوان بێت. جەماعەتی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدۆکەی و ئەدارم بە دڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و چێژ لەبین سوودی لەبینن. ئەمەش تاقیکردنەوەی نیسان پاترۆڵ سوپەر سەفەری مۆدیلە تازەکانیان هەن نووسراوە پاتڕۆن ئەو ئێڵەیان بۆ نەگردو یادان ببێ بە چۆنە لێوەکو کۆپیڕای دوایە نادوان ناوەکی لەسەر بنووسن. هیوادارم بەدڵتان بێت و چێشتان لەبین بێت و سوودتان لەبین بێت تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تری سنەوە ڕەنەریش خواتان لەگەڵ.